سڵاتان لەبێ خۆشەویستان، ئەمڕۆ دڵمەیەک دروست دەکەین ئیگەڵامێ و یاپراخی گەڵامێ و پێویستمان بە تەڕە پیازە بێ شوید کوولەکە پیاز و گەڵامێ و لەگەڵ برنج من برنجەکەم خستۆتە ناو ئاو برنجی خڕم بەکارهێنا و یان برنجی کوردی بەکاربێنە تامی خۆشترە بێ لەگەڵ خوێ و لیمەندۆزی. و من سەرەتا کوولەکە و پیازەکەی بۆ سوورەکەمەوە و باشترین مارکەی تەباخکە بەکاری بێنم جۆرەنجە یەکێکە لە باشترین مارکەکان و لە بۆتان ئەلکترۆ هەیە. کوولەکە هەندێکەیە تەیەکە هەندێکەیە تێی ناکە جا بە دڵی خۆتە ئەوە شتەکانم وا سوور کردەوە. ئەجا ئێستا تەڕە پیازەکە بۆ شێوازەوردم کردو ئەویژەکەمە ناوی و دواتر شویتەکەمان و پاشان خوێ و ئەمانە هەمووی لەگەڵ برنجەکەیە جوان تێکەڵەکەین تاوەکو برنجەکە هەندێک ڕەنگەکەی ئەگۆڕێ و دواتر پاقلم لە ژێری مەنجەڵەکەم دانا و دەستەکەین بە پێچانەوە تامی بکە ئەگەر خوێی باش بوو ئەوە تەواوە گەر لیمەندۆزی هەندێکی ماستی شیتێکە بەڵام بەڕاستیەکەی ئمە ماستی تێناکەین سێریکەن بۆ شێوازە دەرچوو تام و لەزەتێکی هەبوو شتیوانە بوو بێ هەموو لایەک ناخۆشیوەدارم سوتان لەبینی بێت.